ئەو بابەتە بابەتێکی زۆر گرنگ و ناوازەیە کە تا ئێستا لە کوردستان بۆ یەکەم جارە گۆڕی بە کۆمەڵی بەو شێوەیە بدۆزرێتەوە کە گۆڕێکە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 2500 تا 2600 ساڵ بەر لە ئێستا کە ئەو گۆڕە ئێسک و پرووسکی 11 پیاوی تێدا بوو و هەروەها ئێسک و پرووسکی ئاژەڵی ئەسپ و ئاژەڵی بزن وە کۆمەڵێک گلێنەی تێدا بوو. ئەوەی کە ئەو گۆڕەی زۆر ناوازە و تایبەت کردووە ئەوەیە کە بۆچی 11 پیاو و هەروەها هەبوونی ئاژەڵی ئەسپ لەو گۆڕە چ مانایەکی هەیە، ئەو 11 پیاوە لەوێ چ دەکەن، ئەو گۆڕە بۆچی ئەوها بە کۆمەڵە بۆچی بەو شێوازە دروست کرایە، لەسەر شێوازی بەلەم دروست کرایە. لە ڕاستیدا سەرڕای ئەوەی کە ئێمە دووبارە دەستخۆشی دەکەین لە هاوڵاتیانە لەو برابەڕێزانەی کە لە کاتی چێڵانی زەوی ئەو گۆڕە بە دەردەکەوی و دەست بەجێ لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار دەکەن، ئەوەی کە زۆر زۆر گرنگە کاتێک کە شوێنەوارناسان گۆڕێک دەبینەوە کە بزانین کە لەی سەر لە چێندەرە پێ دەست شێوازی ناشتن ئەو گلێنانەی کە لەگەڵیان بووە لە چ ڕاستێک لە چ ئاستێک دانرایە بەڵام بەداخەوە هەموو شێواندرا بوو کە لە سەرەکان لە زۆربەی زۆریان لە شوێنی خۆیان نەمابوو کە ئەوە بابەتێکی زۆر گرنگ بوو کە لایەنی ئاینی بۆ یەکلایی دەکردینەوە. بەڵام ئێستاش باشە داتایکی زۆر باشمان دەداتێ پاشەوەی کە دەیگەینین بۆ تاقیگەکانی دەرەوە دەکرێت بزانرێت کە ئایا ئەوانە دانیشتوانی ڕەسەنی ناوچەکە بووینە یان لە شوێنێکەوە کۆچیان کردووە و هاتوونەتە ئەو شوێنە